بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڕاوێ ڕۆژەوە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم شەو لە بەرنمەکەماندا بەردەوامی هێرشوو داگیرکاری تورکیا بۆ سەر باشووری کوردستان هەروە لێدوانی کۆما جوواکێن کوردستان کەجەکە لەسەر کۆمەڵکوژیەکەی شیلاتزێ و هاوکات هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دەستپێکردنی بانگەشەکان هەروە ئەو گۆڕانکاریانەی کە هەڵبژاردنەکە دەیانێنێتە ئاراوە ڕاوە دەکەین هەڵبەتە گفتوگۆش دەکەین لەسەر بەشداری و کارنامەی تەفگەری ئازادی کوردستان هەروە بەرەی دیموکراسی گەل کە لە ناو لیستی 120 نەوەی نوێدا بەشداری هەڵبژاردنەکانی عێراقیان کردووە. بۆ مەبەستە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی بەڕێز کامران گوڵپی کاندیدی نەوەی نوێ میوانمان دەبێ لە دهۆکیشەوە بە ڕێگەی سکای بەگەرکێشەیەک نێتە پێشەوە بەڕێز کامران بەرواری کاندیدی نەوەی نوێ لەگەڵماندا ئەویش بەشدار دەبێ هەروە بەڕێز ڕێزان محەممەد ڕۆژنامەوان بە تەلەفۆن دوایین زانیاریمان لەسەر هێرشەکانی تورکیا پێ دەدات. سەرەتاش بە هەواڵێکی کورد دەست پێ دەکەم لە سیدەکان و برادۆستەوە وەکوێەوە ژاگادارن لەوانەیە لە هەواڵەکانی ئەمڕۆدا بەرگوێتان کەوتبێ. ئەمڕۆ جارێکی دیکە فڕۆکە جنگەکانی ڕژێمی تورکیای داگیر کرد ناوچەکانی سیدەکان و برادۆستی باشووری کوردستانی بەچڕی بۆردومان کردوێتەوە. بە گوێرەیە و زانیاریانی کە بەیەمە گەشتووە دوانیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکەکانی ڕژێمی تورک دەوروبەری گوندی بەرمیزە لیلکان و چیادێڵی سەر بە ناوچەکانی سیدەکان و برادۆستی بۆردومان کردوێتەوە کە دووشوێنە دەکەونە پارێزگای هەولێرەوە. بۆردومانەکان زیانی گیانیان نەبووە ئەوەندەی کە تا ئێستا زانراوە بەڵام دەوترێ زیانی مادیان بە دەوروبەری ئەو گوندانە گەیاندووە. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم ژارە و بۆ ئەوەی بچین ناو گفتوگۆی مژارەکانی بەرنامەشەوە تەوەری یەکەممان لەسەر ئەم هێرشە داگیرکاریانەی تورکیا دەبێت دەمانەیە بزانین دیدی نەوەی نوێ بۆ ئەم هێرشوو داگیرکاریانەی ڕژێمی تورکیا چیە وەکو لە دەستپێکیشە ئاماژەم پێدا لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز کامران گوڵپیمان لەگەڵدایە کە بەڕێزیان کاندیدە لەسەر لیستی 120 نەوەی نوێ بۆ هەڵبژاردنەکانی عێراق. کامران ئەگەر گوێت لە منە زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ڕاوێ ڕۆژ. سڵاو ڕێز بۆ خۆت و بۆ بینەران. کامران ئەگەر دەمەوێت لە زاری بەڕێستەوە سەرنج و دیدی ئێوە بزانم سەبارەت بە و هێرشانەی کە ڕژێمی تورک دەیان کاتە سەر باشووری کوردستان بە تایبەتیش ئەمڕۆ جارێکی دیکە و هێرشانە درێژەیانە بۆ ئێوە هەڵوێستان چییە بەرامبەر ئەم هێرش و داگیرکاریانە؟ بەڵێ ئەلبەتە ئێمە دید و بۆچوونی جیاوازمان هەیە لەسەر ئەم مژارە لەبەرەوەی ڕۆیا و استراتیژی خۆمان هەیە ئەگەر ئێمە لە پێگەی دەسەڵاتە بین ئەوە بە دڵنیایەوە دەتوانین لێدوان و هەڵسەنگاندنی فەرمیمان هەبێت بۆ ئەم دۆخە. بەڵام وەکو لایەنێکی کوردستانی کە تازە هاتووینەتە ناو کایەی سیاسی لە کوردستان پێم باشە ئەوە دووپات بکەمەوە کە ئەو ڕۆژەی بەڕێزان هاوڕێیان لە هەدەپا شاندی هەدەپا لەگەڵ بەڕێز بایدەمیر هاتنە لای جوڵانەوەی نەوەی نوێ ئێمە ڕۆیا و تێڕوانینی خۆمان بۆ شێوازی پەیوەندی بۆ دروستکردنی پردی دیبلۆماسی بۆ ئەوان دووپات کردەوە یەکڕیزی نەتەوەی هەڵوێستی نیشتمانی ئەمە لە لای هەموو تاکێکی کورد استراتیژە نەک لایەنێکی سیاسی. بەڵام بەداخەوە ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەگوزارێت پەیوەستە بە خودی ئەو خۆڕادەستکردنەی کە پارتێکی سیاسی لە هەرەمی دەسەڵاتایە خۆی ڕادستی سیاسەتەکانی دەوڵەتی تورک کردووە. بۆیە خۆی لە خۆیدا ئەو هەموو بەزاندنی سەروەری ئاسمان و ئەرز و خاکی کوردستان لە زۆنێکەوە سەرچاوی گرتووە کە پارتی دیموکراتی کوردستان باڵادەستە تیادا. بۆیە ئێمە ئەگەر لەسەر هەڵوێستی خۆمان بڵێ ئێمە
گرنگی بە پەیوەندیەکی شەفافی سیاسی لە چوارچێوەیەکی یاساییدا لەگەڵ هەموو وڵاتان لە داهاتوودا دەبەستین. بۆیە وەکو جوڵانەوەی نوێ وەکو بۆچوونی شخصی خۆشم ئێمە کاتێک بێنە پێگەی دەسەڵاتەوە و زۆرینەی دەنگەکان بەدەست بێنین دڵنیابن کە پەیوەندی حیزب لەگەڵ پایتەختەکان کۆتایی پێدێنین بەڵکو پەیوەندیەکی دیبلۆماسی سیاسی کە هەم قەوارە و سەروەری هەرێمی کوردستانی تیا پارێزێت هەم ڕەچاوی عورفە دیبلۆماسیەکانی تیا بکرێت بۆ پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر. ەکانی دیکەش کە دەدوێنی هەمان شت دەڵێن ئایا ئێوە چۆن دەتوانن ئەمە بسەلمێنن بۆ خەڵکیە تاوەکو کە نەژاتونەتە دەسەڵاتەوە یاخود پێگەیەکی فەرمیتانە یا لە پەرلەمان نین بوونتانە لەوانە دڵنیایی بتەنە خەڵک ئەم قسانەی لە ئێستادا دەیکەن سبینە لە دوای هەڵبژاردنەکانی ژەگەرات و چوونە پەرلەمان عێراق بە تایبەتی کە ئێستا پەرلەمان عێراق لە ئارادایە بتوانن ئەمانە بێن نەدی. بەڵێ ئەمە وەکو لایەنێکی سیاسی لە کۆی گشتی ئەو کایە سیاسیەی کە لە هەرێمدا 27 زاڵە گوزەر دەکات ئێمە ئەو لایەنە جیاوازین کە بە پلان و استراتیژی درێژمەوداوە هاتووینەتە نێو کایە سیاسی. بۆیە ئێمە پلانێکی استراتیژیمان هەیە کوردمەودا مامناوەند درێژمەودا لە کۆی گشتی ئەو پلانە استراتیژیەدا تا 2033 ئێمە دەتوانین کوردستان بە ئاستێکی زۆر باش بگەێنین لە هەموو سێکتەرەکانەوە چ لە سێکتەری حکومڕانی باسی ئەو سێکتەرانەکەن ئێستا زیاتر مەبەستم لە پەیوەندیەکانە لەگەڵ تورکیا پاشان لەسەرەوانە گفتوگۆ دەکەین لە درێژەی بەرنامەکە بە تایبەت. ئێمە هیچ پەیوەندیەکمان نییە لەگەڵ تورکیا. ئەمە وەکو لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەموو عێراق کار دەکەین. بەو دید و تێڕوانینە ئێمە هاتوینەتە ناوکای سیاسیەوە کە ناوچەگەری و مەزهەبی و قەومیەت تێپەڕکەین واتە دیدێکی دیموکراسیانەمان هەیە بۆ ژیان لە عێراقێکی دیموکراسیدا. بەڵێ باشەوە چۆن دەتوانن بکەونە گفتوگۆ لەگەڵ ئەو ڕژێمانەی کە لە دەوروبەری هەرێمی کوردستاندا نەگەرەوە مەسەرەن بۆ داهاتوو نیەتیەوەتانە بێ بگەنە دەسەڵات خۆ دەبێ بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیتان لەگەڵ ئەوانەدا هەبێت چونکە هاوسنوور دەبن لەگەڵ هەرێمەکەیەوەدا. ئێمە باز لە دۆخێک دەکەن کە ئێستا تایدان دۆخێکی نەخوازراوە لایەنە سیاسیەکان شکستیان هێناوە لەوەی کە بتوانن کۆمەڵگە بە سیستەم بکەن. ئێمە لە هەنگاوی سەرەتاماندا دەمانەوێت کۆمەڵگەی کوردی ئاشنا بکەین بە سیستەمی بەڕێوەبردننی دیموکراسی واتە ئێمە شتێکمان نییە کە مەزاجی بێت و بۆ خۆپارێزی بێت بۆ ئەوەی بمێنینەوە لە سەر کورسی فەرمانڕەوایەتی بەڵکو ئێمە ئەرکی سەرەکیمان خزمەتکردن و گەیاندنی کۆمەڵگەی کوردیە بەو ئاستەی کە وەکو گەلانی جیهان بە سەربەرزی و کەرامەتەوە بژێت کە هیچ وڵاتێک نەتوانێت دەست درێژی بکاتە سەر ئاو و خاک و ئاسمانەکەی. بۆیە ئێستا ئێمە ئەگەر باز لە داهاتوو بکەین باز لە دەستور دەکەین باز لە یاسا دەکەین باز لەوە دەکەین کە ئێمە ئەگەر لەو کاتەشدا لە فەرمانڕەوایەتی دابین ئێمە مەکتەب سیاسیەکان ناکەینە مەرجعی خۆمان بۆ تاوتوێکردنی دۆخێکی هەستیاری یاخود بەزاندنی هێڵێکی نیشتیمانی و نەتەوەیی بەڵکو ئێمە لە ڕێی دادگا و دادگا نێودەوڵەتیەکان و هەروەها ئەنجومەنی ئاسایشەوە ئیش و کاری خۆمان دەکەین. بۆیە بیرکردنەوە و تێڕوانین و استراتیژی ئێمە وەکو جوڵانەوەی نوێ بیرکردنەوەیەک و استراتیژێکی سەردەمیانەیە. بۆیە ئێستا تێگەیشتن لێی کەمێک قورسە بەڵام بە پشتیوانی خوا و هیمەتی هاوڵاتیانی خۆشەویست لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقدا ئەگەر ئێمە متمانەی زۆرینەی خەڵکی خۆمانمان بەدەستێنا ئەو کاتە لە ڕووی پراکتیکەوە دەردەکەوێت کە ئێمە بەرنامەکانمان لە داهاتوودا چۆن دەبێت. باشەکە کامرانە لەگەڵ بمێنەرەوە دەچمە لای ڕۆژنامەوان
خاتوڕێزان محەممەد بەڕێزیان بە دوایین زانیاری سەبارەت بە بۆردومانەکان و وێرشەکانی تورکیا بۆ سەر سیدەکان و برادۆست وەربگرین. خات و ڕێزان ئەگەر گوێت لە منە ئەم کاتت باش ئەگەر بکرێت دوایین زانیاریمان پێ بدەیت. ئەمڕۆ بۆردومان هەبوو، بۆردومانەکە تا ئەوەندەی بە ئێمە گەشتووە زیانی گیانی نەبووە، شتێکی نوێ لای بەڕێزت هەیە فەرموون. بەڵێ ئەم کاتی ئێوە بینەرانی بەڕێزیش باش. ئەمڕۆ تقریبان کاتژمێریە کوونی و دەوڵەتی تورکیا ناوچەکانی بەرمێزە و ناوچەی لێلکان و چیادێڵی سەر بە شارەدەی سیدەکان لە پارێزگای هەولێر لەوێ بنکە و بارەگای داناوە. لە بنکە و بارەگاکانی خۆی بە ئاراستەی گوندەکە بۆردومانی ئەو ناوچانە ئاکات. بەڵێ خۆشبەختانە زیانی گیانی نەبووە، بەڵام هاوڵاتیان لە ترس و لەرزە ئەژین. بۆ ژمارەی زۆری هاوڵاتیان لەو ناوچانە ئاوارە بوون و دەچنە گوندەکانی دەوروبەریان. و ئەم بۆردومانانەی تورکیا تەنها لە سیدەکان نییە، لە برادۆس لە ناوچەکانی بادینان بەردەوامی هەیە. بە هەمان شێوە لەو شوێنانش ژمارەی زۆر هاوڵاتیان ئاوارە بوون، زیانێکی زۆری مادی بە ماڵی ئەو هاوڵاتیان و بە گوندنشینان گەیشتووە. ئەمێ ئەو بڵێم کە ئەم هێرشانەی تورکیا لەلایەن گەنجانی وڵات پارێز و ژنانی گەنجی تێکۆشارەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئیدانە کرا. ڕێپێوانێکی بەرفراوان لە شارەی سالم بۆ بەردەم باخی گەشتی ئەنجام درا. تایدا دەوڵەتی تورکیا شەرمەزار کرا بۆ هێرشانێکی ئەنجامی ئەیە. و باسیشیان لەوە کرد کە ئەم هێرشانی دەوڵەتی تورکیا بەهۆی پارتێکی دەسەڵاتدار لەلایەن لە باشووری کوردستانەوە ئەنجامەدێت کە ئەویش پارتی دموکراتی کوردستانە لەبەرەوەی ڕێگە خۆشکەرە کە دەوڵەتی تورکیا ڕۆژانە بە 10 کیلۆمەتر بێتە ناو خاکی باشووری کوردستانەوە و بێدەنگە. و ئەو گەنجانە شەرمەداری حکومەتی هەرێمی کوردستان و هەندێک لە حزبەکانی باشووری کوردستانیان شەرمەدار کرد کە بێدەنگیان هەڵبژارد و هیچ هەڵوەستێکیان نییە لە بەرامبەر ئەو هێرشانە. و ئەمەوێت سەبارەت بە هێرشەکانی سەر برادۆست باسیەوە بکەم کە بڕیار وایە 21 مانگ ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و گەنجانی وڵات پارێز و ژنانی گەنجی تێکۆشەر ڕوو لە ناوچەی برادۆستیان هەم بۆ دانینی دۆخی هاوڵاتیان و گوندنشینان لەو شوێنە، هەم بۆ شەرمەزارکردن و ئیدانەکردنی دەوڵەتی تورکیا بۆ هێرشانە و لە هەمان کاتدا پشتیوانی خۆیان بۆ هاوڵاتیانی برادۆست دەرەبڕن و ئەیانەوێت زانیاریەکان بە بەرچاوی خۆیان ببینن کە ئایا تا چەند هاوڵاتیان ئاوارە بوون ئەو بۆردومان و تۆپبارانانەی دەوڵەتی تورکیا زیانێکی مادی و معنەوی بە هاوڵاتیانی ئەو ناوچانە گەیاندووە. وەکە زانین کە لە ماوەکانی ڕابردوو لە شەوی نەورۆزدا 4 هاوڵاتی کۆمەڵکۆشکران و لە چەند هەفتەی داهاتوش هەفتەی ڕابردوش 3 براکە بۆ کۆکردنەوەی ڕۆکە جاییەکان ڕۆکە بەهاریەکان ڕویان لە ناوچەکان شیرازیە کردبوو، بەڵام دیسان لەلایەن دەوڵەتی تورکیا و کۆمەڵکۆشکرا. بۆیە گرنگە کە لە ئێستاە هەم پاسەکانی باشووری کوردستان هەم ڕێکخراوەکان و هاوڵاتیان هەمووان یەکگرتوو بن و هەڵوێستێکی دی نیشان بدرێت سەبارەت بەم بۆردومانانە و بەم هێرشانەی دەوڵەتی تورکیا تاوەکو بەردەوام نەبێت. لەبەرەوەی ڕۆژانە ئەگەر بەردەوام بێ هەم مەترسی لەسەر داگیرکردنی خاکی باشووری کوردستان هەیە، هەم مەترسی بە تایبەتی لەسەر ژیانی هاوڵاتیان و گوندنشینانی ئەو ناوچانە هەیە کە دەوڵەتی تورکیا بنکە و بارەگای خۆی لێدانەوە و بەردەوامیشە لە دانانی بنکە و بارەگای تازە لەو ناوچانە. باشە بەڕێز ڕێزان محەممەد ڕۆژنامەوان زۆر سپاسە دەکەین کە لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بەشدار بوویت ئەم زانیاریانت بەیەمەوە بە بینەرانی تەلەڤیزیۆنەکەماندا. کاتێکی خۆش بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز خاتوڕێزان ئاماژەی بۆدا کە لە نەورۆزدا 4 هاوڕێ شەهید بوون لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە لە ڕۆژانی ڕابردووش، هەڵبەتە هەفتەی ڕابردووش لە شیلاتزێ کۆمەڵکوژی ئەنجامدرا. لەسەر کۆمەڵکوژیەکەی ئەم دوایە شیلاتزێ کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لێدوانێکی داوە وێڕای سەرخۆشیکردن لە کەسوکاری شەیدانی کۆمەڵکوژیەکە ڕایگەیاندووە. دەوڵەتی تورکیا بە کۆمەڵکوژکردن تۆڵەی خۆی لە خەڵکی شیلاتزێ دەکاتەوە کە لە ساڵی 2010دا لە هەرێمی زاب شان بەشانی گەریلا ئەرتەشی تورکیان تێکشکاند و کەجەکە بە پێویستی زانێت گەلی باشووری کوردستان هاوتەریب لەگەڵ گەریلادا لە بەرامبەر داگیرکاری تورکیا بوەستێتەوە.
هاوسەرۆکاتی کۆمەڵجڤاکێن کوردستان کەجەکە لەبارەی داگیرکاریەکانی حکوومەتی تورک لە خاچی باشووری کوردستاندا ڕایگەیاند. لە ڕێگای بردومانکردنی ناوچەکانی باشووری کوردستان دەوڵەتی تورکیا هەوڵ دەدات کوردستان بە هاوڵاتیان چۆڵ بکات. ئەو هێرشانەش بە مەبەستی تێکشکاندنی گەلی کورد ئەنجام دەدرێن، وەک چۆن لە نەوەتەکاندا هەزاران گوندیان بە هاوڵاتیانی باکووری کوردستان چۆڵ کرد. ئێستاش ئەو هێرشانە هەر بەو مەبەستە ئەنجام دەدرێن. لا بەشێکی دیکەی لێدوانەکەیدا کەجەکە ڕاشی گەیاندووە پاش تێکشکاندنی حکوومەتی تورک لە هەرێمی زاپ لە ساڵی 2010دا ئارتەشی تورکیا لە دژی گەلی کورد تووڕە و هار بووە. لە کاتی هێرشی سەرزابدا خەڵکی شێلاتزێ بۆ پشتگیریکردن لە گەریلا هەستانە سەرپێ و لە ئەنجامدا سوپای تورک تێکشکا. بۆیە دەوڵەتی تورک دەیەوێت با کۆمەڵکوژی لە شێلاتزێ تۆڵە لەو خەڵکە بکاتەوە. بۆیە ئەگەر هێزە سیاسیەکان و گەلی کورد لا باشووری کوردستان بەگژ ئەو هێرشانە دانەستنەوە ئەوە ئەو کۆمەڵکوژیانە بەردەوامیان دەبێت، چونکە کۆمەڵکوژی شێلاتزێ بەشەکە لە هێرشی داگیرکاری سوپای تورک بۆ سەر ناوچەی برادۆست. ئەگەر هەڵوێستی جدی لە دژی ئەو هێرشانەدا پێشان نەدرێن ئەو ناوچانەش داگیر دەکرێن و شەڕ لەو ناوچانەشدا تەشەنە دەکات. لە کۆتاییدا هاوسەرۆکاتی کەجەکە ڕایگەیاندووە تەفگەری ئازادی خوازی گەلی کورد تا کۆتایی لە دژی ئەو هێرشانە بەرخودان دەکات. پێویستە گەلی وڵات پارێزی کورد لە باشوور دژی ئەو داگیرکەریانە هەستنە سەر پێ و هاوشێوەی ساڵی 2010 شامبەشانی گەریلا هێزە داگیرکەرەکان تێک بشێن و لە خاچی باشوور پاچیان بکەنەوە. بەڵێ دەچمەوە خزمەتی میوانی بەڕێزمان کە کامەران گوڵپی کاندیدی نەوەی نوێ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی کا کامەران لە ئێستادا ئەوەی کە بە خێرایی بکرێ بۆی ڕێگری بە مێرشانە بکرێ یاخود ئاستەنگیان بۆ دروستکە بەڕای بەڕێزت چییە و ڕێکارەکان چین بە خێرایی بگیرێنە بەر؟ بە خێرایی ئەوەی کە بتوانرێت ینی پشتگیری جەماوەریە خۆپیشاندانی مەدەنی ئێمە وەکو لایەنێکی سیاسی باوەڕمان بە خەباتی مەدەنی هەیە کە لایەنەکانی تر نەیانتوانیوە دەستی بۆ ببن بۆ یەک ریزی نیشتیمانی پێویستەکات لەم کاتەدا هەم لە لای جەماوەر هەم لە لای لایەنەکانەوە ئەگەر سەرقاڵی هەڵبژاردن ئەوەی لەبیر نەبردبنەوە کە کێشەیەگەیە بە ناوی کێشەی گەلێکی 40 میلیۆنیەوە. بۆیە من بەباشی دەزانم لایەنەکان هەڵوێستی فەرمیان هەبێت ئەوانەی کە ئەم چەند ساڵە بە یەکەوە بوون لەم دۆخەدا سەروەری ئاسمانی هەرێم بەزێنراوە هێرشەکان بەو مانایە کە هەرێم لە ژێر بەزەیی فڕۆکەکانی وڵاتێکی تردایە. بۆیە ئەگەر خۆشیان ناتوانن بەیان نامەی فەرمی دەرکەن ئەوە دەتوانن لایەنەکان لە ڕێی هاتوچۆیان بۆ بەغدا کە بەردەوام ئەوە ڕێگەی ئەوان بووە دەتوانن لە ڕێی حکوومەتی عێراقیەوە لە ڕێی وەزارەتی دەرەوەی عێراقەوە فشار بخەنە سەر ناوەند ئەویش لەوێەوە بەیاننامەیەکی فەرمی دەربکات و ئەم هێرشانە ڕاگیرن. بەڵێ باشەکە کامەران دەچینە تەوەری دیکەویش هەڵبژاردنەکانی عێراقە ئێوە ژۆکو هەڵبەتە نەوەی نوێ لە لیستی 120 بەشداری تێدا دەکەن سەرەتا دۆسیەکمان لەو بارەوە هەیە پاشان هەڵبەتە میوانی دیکەشمان لەگەڵدا دەبێ بەڕێز دکتۆر کامەران بەرواری لە دهۆکە و ئەویش هەر کاندیدی نەوەی نوێیە. بەڵێ بینەرانی بەڕێز بانگەشەی هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق لە کوردستان و عێراق دەستی پێکردووە تەفگەری ئازادی کوردستان و بەرەی دیموکراسی گەلیش لە چوارچەوەی لیستی 120 نەوەی نوێ بە نزیکەی 7 کاندیدێک بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. لە سەرتاسەری عێراق بۆ خولی چوارەمی پەرلەمان ڕۆژی 14 نیسان بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد. لە هەرێمی کوردستانیش 15 مانگ وەک یەکەم ڕۆژی بانگەشە دەستنیشان کراو. لەو ڕۆژەوە لایەنە بەشدارەکان بە شێوازی جودا دەستیان بە بانگەشە کردووە. هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بڕیار وایە لە ڕێککەوتی 12 ئایاری داهاتوو بەڕێوە بچێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان 503 کاندیدی لایەنەکان چێبرچێ لە سەر 46 کورسی پەرلەمانی دەکەن. هاوکات لە سەرتاسەری عێراقیش نزیکەی 7000 پاڵێوراو لە 88 قوارە و پارت و هاوپەیمانی چێبرچێ بۆ بەدەسێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق دەکەن. لە پارێزگای هەولێر دەلست کاندیدیان هەیە و چێبرچێ لە سەر 15 کورسی پەرلەمانی دەکەن.
لا سلێمانیش 9 لەست لە سەر 18 کورسی پەرلەمانی چێبرچێ دەکەن لە دهۆچیش 8 لەست لە سەر 11 کورسی پەرلەمانی چێبرچێ دەکەن لا کەرکووچیش 11 لەست چێبرچێ لە سەر 12 کورسی پەرلەمانی دەکەن لا پارێزگاکانی دیالە و مووسڵ و سەلاحەدین و بەغدای پایتەختیش ژمارەیەکی زۆر لە پارت و لایەن و قەوارە کوردیەکان بەشداریان کردووە و لەو سێ پارێزگایشدا کورد چاوی لە بردنەوەی ژمارەیە کورسیە لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عراقدا 3,144,730 کەس مافی دەنگدانیان هەیە لەم هەڵبژاردنەشدا تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان و بەرەی دیموکراسی گەلیش لا سەرجەم شار و ناوچەکانی کوردستان بە کەرکووک و خانەقین و خورمات و مووسڵ و بەغدادی پایتەختی عراقیشەوە 17 کاندیدیان هەیە کاندیدەکانی تەفگەری ئازادی لا چوارچەوەی لیستی 120 نەوەی نوێدا بەشداریان لەو هەڵبژاردنە کردووە. هاوکات لە شنگال و ئێزیدی خانیش پارتی ئازادی و دیموکراتی ئێزیدی خان پادێ بۆ یەکەمین جار بە 2 کاندید بەشداری لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی عراقدا دەکەن و ئەو پارتە بۆ ئێزیدیەکان و گەشتن بە مافەکانیان بۆتە هیوایەکی نوێ و هەر لە ئێستاوە چاوەڕوانیەکی زۆری لێ دەکرێت. بەڵێمینەرانی بەڕێز دەچینە دهۆک ڕێزدار دکتۆر کامران بەرواری هەڵبەتە بەڕێزیشیان کاندیدی نەوەی نوێن لەوێەوە ئێستا بە سکایب لەگەڵماندایە کاک دکتۆر زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ دەستپێک دەمەوێت بپرسم کە چی ئێوە لە لیست و پارت و لایەنەکانی دیکەی بەشدار لە پەرلەمانی عێراق جیا دەکاتەوە. سلااو بۆ بینەرێتەوێت خۆشتوی سلااو بۆ هەواڵ کامێران گۆلپیم بێوانێت تێت عزیز تشتێمە جدا دەکات ji لیست و قەوارە و کەس و پار و هێز و لایەنە دیێت هاتینە هەلبژاردنێ ئەوەیە ئەvە بۆ جارایەکەیە ئەف پارتی سیاسی قەتەنەیەک و شێوازێکی تازە فکر و فلسفە و دیتن و بیربوچوونێکا تازە بەرنامەیەکی تازە هەفچەرخ کەبنە هەلبژاردنە ئەوان 3000 بەشداری دەسەڵاتێدا نەکردیە هیچ کاندیدێکێوان هیچ لایەنێک جوانە تووشی گەندالیێ یان کارێکی دژی گەل و دژی وڵات و دژی ملەت بوو یان شەرێت براکوژی و تشتێکی وەسان نەبوویە بەرێ چەندێ کەفتن ئامادە پەرلەمانی دایانژی هەفتێکی بەرقیامەت کارێکی نییە و گاوەک نییە سەربەستێ کوردستان عێراقێک و ژ رانیا عێراقێ مە کاندید هەمە 14 پارێزگا و زیاترجی ئەبەجی بوومە جهێ شەنازیەک و ئەم بکارین بە تازە بەرنامەیەکی تازە بان شینوارێ 27 ساڵە یەخنەتی و کێماسیەت کوردستان ئەم ڕامپەڵین و هەنگاوێکی بەرەو پێش خاوێش. بەڵێ باشە ئەو دڵنیاییە دەتوانن بدەنە خەڵک کە ئێوە بە گوێرەی ئەوەی کە شتێکی نوێتان پێەیە کارنامەیەکی نوێتان پێ بتوانن جێبەجێ بکەن تەنها لە چوارچێوەی قسەدا نەمێنێتەوە. سەداسات مە باوەری خۆ هەیەش بەرکو ئەگەر مرۆڤش دل شۆلکێت بۆ ملەتەخوا و وڵاتەخوا و مرۆڤی باوەری ئیرادا گەلێخوا هەبیتن و دڵسۆز بیت بوو گەلێخوا بۆ ئاخاخوا بۆ سەروەریا گەلە وڵاتەخوا بۆ خوێنە شەهیدێتخوا بێگومان مرۆڤ دشێتن وی بەرنامەی بجهبینیت بە هیچ ڕەنگێکیش ڕەنگە ئارمانجا ماوەرینە بگهینە دەسەڵاتێ سەرحەسێ باوێ دەسەڵاتێ زەنگین ببین یان تشتێکی دەستخوا ببین یان هەندێک پرۆژە و بەرنامە و یان کارێک دەستخوا ببین چونکە ئەم هەمی خوددانکارین و هێز و شیانێت مەهەنە و دارایە و داهاتێ مەژی هەیە کەشمەیە بێکار نینە لێ کارێ تشتێ مە دوێتن بکێ ئەوە ئەم خزمەتە گەل و وڵاتی خوا بکەین و ئەم بکەوینەت خزمەتە وی وڵاتیدا و vê ئاخێدا و vê çendêjî em ji xwe piştrastîn sedasat eger hat û çû milletê Kurd û milletê Kurdistanê û xelkê Iraqê mitmane bideteme û deng bideteme em bawerîn em ê şên demekê kêm gorankariyeka mezin ser astê Iraqê û Kurdistanê durust kên. باشە بەڕێز کامەران بەرواری لەگەڵم بمێنەرەوە دەچمە سلێمانی لای کە کامەران گوڵپی کا کامەران پێتان وایە ئەم هەڵبژاردنانە چ گۆڕانکاریەک دێنە ئاراوەیە بە شێوازێکی دیکە
نەوەی نوێ لیستەکەی ئێوە دەتوانێت چ گۆڕانکاریەک بێنێتە ئارە؟ بەڵێ ئێمە بە متمانەوە هاتووینەتە مەیدان نەوەی نوێش پێویستی دۆخەکەیە ینی لایەنێکی سیاسی نییە کە هاتبێت ئەو هاوکێشە 27 ساڵیەی بەڕێکخراوە تەواوی کات بۆیە ئێمە تەنها لایەنین بە شانازیەوە کە لە دەرەوەی ئەو مێزەین کە بەڕێز بەرزانی بەردەوام بۆ لایەنەکانی ڕێکخستووە بۆیە ئێمە بەرنامە و استراتیژی خۆمان هەیە خۆشگوزەرانی هاوڵاتیان هەنگاوی هەرە لە پێشینەمانە ئاساییکردنەوەی ئەو پەیوەندیە ئاڵۆزەی کە لەژێر حەزی کەسیەتیدا هەرێم دووچاری بووە ئێمە دەگێڕینەوە سەر ڕێچکە و ڕێڕەوی خۆی لە ڕێی دەستوری عێراقەوە ئێمە بۆ لەمەولا کۆتایی بە مزایەدەی سیاسی دێنین لەگەڵ بەغدا ئەوانەی کە وەکو حکوومەت لەگەڵ بەغدا هەرێم و بەغدا مامەڵەیان کردووە بەردەوام مزایەدەی سیاسیان بە چارەنووسی میلەتەکەمانەوە کردووە بۆیە نایشارینەوە کە ئێمە لەم هەڵبژاردنەدا دەمانەوێت ئەو پەیامە بگەێنین ئەو مەسجە بین بە هەموو لایەنێک کە قۆناغی گەوجاندن بەسەر چوو کۆتایی هات ئێمە میلەتی خۆمان لە ڕوانگەی دیموکراسیەوە وشیار دەکەینەوە بۆیە پرۆسەی هەڵبژاردننی ئەمجار بە پرۆسەیەکی چارەنووسساز سیر دەکەین ئەمجار سەرەی میلەتە حیزبەکان تەمێ بکات 27 ساڵە میلەت دەپارڕێتەوە تاکی کۆمەڵگە کەرامەتی دەشکێنرێت لە پێناو وەرگرتنی موچەکەیدا هاوڵاتی هیچ مافێکی نییە کە بتوانێت داوای بکات ئەرکێکی زۆری لەسرە لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاریەکان ڕۆژ بە ڕۆژ لە ئاستی نزمەوە بۆ نزمتر دەڕۆن ئەمانە هەمووی پاڵنەرن بۆ ئەوەی کە ئێمام جارگرە و لەسەر وشیاری کۆمەڵگە دەکەین لەم هەڵبژاردنەدا هەر ئەمەش وای کردووە تا هەنووکە ئەمە دووەم ڕۆژی بانگەشی هەڵبژاردنە ئەو شێوازە تەقلیدیە باوانەی کە پێشتر حیزبە فەرمانڕەواکان و ئەوانەی لە دەوری ئەوان بوون پیادەیان دەکرد لە شێوازی بانگەشەدا لە هەرێمی کوردستاندا نابیندێت واتە جۆش و خرۆش تەنها لە لای جوڵانەوەی نەوەی نوێ و ئەندامان و خۆبەخشان و هەوادارانی نەوەی نوێە بۆیە ئەم جارە گیانێک بەبەری هەڵبژاردندا کراوەتەوە ئێمە ئەگەر نەوەی نوێ نەبوایە دڵنیا بن هەڵبژاردنەکان بە شێوازی 27 ساڵ لەمەوە پێش دەچوە پێش ئەوەی جێ دڵخۆشی ئەم جارەکە گۆڕانکاری تیا دەکرێت هەر لە شێوازی تەکنیکی پرۆسەی هەڵبژاردنەوە کە هەر هەمووی چاودێری کراوە و دەرگای ساختەکاری تا ڕادەیەکی باش داخستووە بۆیە ئەم فاکتەری تەسکردنەوەی دەرگای ساختەکاری وای لەلایەنە کوردیەکان کرد لە هەرێمی کوردستان کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخەن بۆ دوای پەرلەمانی عێراق بۆی بزانن لە ڕووی باڵانسی جەماوەریەوە ئەوان چەندێک دەتوانن لە داهاتوودا بە بۆچوونی خۆم پلانی تازە داڕێژن بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆڵی تاکی کۆمەڵگەی کوردستانی بکەن لە هەرێمی کوردستان بەڵێ باشە کاک دکتۆر کامران بەرواری بەڕێزت ئەو شتانەی کە زۆر گرنگن بیان خەیتە بەردیدی بینەران یا بەرگوێی بینەرانی بدەی چین کە ئێوە دەتانەوێت بیکەن لە کورد مەودا و درێژ مەودادا بله خالد گرنگ و استراتیجی او ام کرامت بو خلق کردستان وگرینین ام آشتی و آزادی و دموکراسی و کوی و دادپروری بو کردستان و خلق عراق وگرینین ام پیک و جیان درست بکین نابرا کرد و عرب و پیکاته قومی و اتنی و نتوایی و دینی دا العراق و کردستان بگشتیم ام بکارین دبرکا پیس پاشا روژه داد هلبجارتنت بهدا ام کردستان کا پیس درست بکین سراست نافخویی و هرمی و جهانی رز لبیتا گرتنه ملتک تیر ملتک آرام ملتک نطرس و ام آسایشا بی ملتی آسایشا نتوایی آسایشا اجتماعی آسایشا خارنه آسایشا تندرستی بو بی ملتی بپارزین هر وسا ام بکاریم
سیستەمی پەروەردەی و خواندنا بلند پێش بخین و بگینە ئەستێ ملەتێ جیهانی سۆت ji hemû serçaveyê siruştî û jêrerd û sererd û herêma Kurdistanê wergirîn Kurdistanê ji herêmeka qeyranawî bibeyne herêmeka pêşkeftî herêmeka ya bijim hemî roja tête barankirin û topbarankirin û ji bin gefê dijmina xilas nebîtin û heta nûke kes çarenivêsê xwe nezanît çarenivêsê Kurd û Kurdistanê girintî bikeyn û di çarçova Iraqekê da em bikarîn desthilatekê pêk bînin desthilateka demokrasî sîstemekê demokrasiyê siyasiyê wiha ku mafê hemû gel û netewan li Iraqê bêne misûgerkirinê ne her serokwezirekê hat yariya bi destûrî biket û bi yasaya biket û li goreyê xwe her û parçeka Kurdistanê îşnav bibet yan jî destkeftê neteweyî niştîmanî yê Kurdistanê îşnav bibet bigiştî pêwîst e îrade bû miletê Başûrê Kurdistanê bizibrîte be her wesa Iraq jî tê bigît ku Iraq û Kurdistan evrûke ciyawazî navbera wan danîne nabîtin şêwazekê hawelatiyê jimare du an sê helsokewt û reftarê gel biket pêwîst e em li Bexda wekû berevanî em giyanê gerîla giyanê pêşmerga giyanê şervana li Bexda kar bikeyn û berevanî ji vî miletî ji vî welatî destkeftê netewî niştîmanî bikeyn di heman demda em Iraqeka demokratiya vekin çunku heta demokrasiyet li Iraqê li Bexda li Şamê li Enqere li Tehran nebîtin ev milete jî nagihîte mafê xwe çunku di çarçova hindek sîstemê dirinde da rûşhelatê navî Kurd nikarin aram bijîn ber hindê eger hatû çû desthelata Kurdistanê desthelateka neteweyî niştîmanî ba berjewandiya vî miletê vî welatî parastit ba ev devereka tenaya salan û were Amerîka Brîtanya Fransa cîhan bi giştî piştevaniyê me diket bes mixabin desthelata Kurdî hemû destkeftiyê neteweyê niştîmanî Kurdistanê û paşeroja Kurd û Kurdistanê xistin me tirsiyê da em yê hatîn bû vê çendê evê hemî van hemî tişta serast keyne be بەڵێ باشە کا کامەران گوڵپی ئەو شتانەی کە بەڕێز کامەران بەرواری دەیڵێ ئەوانشی کە بەڕێستان دەڵێ و بە گشتیش نەوەی نوێ باسی دەکات لە گۆڕانکاری دێنێتارەوە کێشەکان چارەسەر دەکات پێتان وانە قورس بێت تا ڕادەیەک بە تێڕوانین لە ئەو بارودۆخەی کە هەرێمی کوردستان و باشووری کوردستان و بەگشتی عێراقی پێدا دەرباز دەبێت کە گیرۆدەی دەیان قەیرانن هەردوو لە بەڵێ تێڕوانین ئێمە بۆ چەمکی سیاست جیاوازە لە هەموو لایەنەکان ئێمە سیاست بە هونەری بەدیهێنانی ناممکینەکان واتە مستەحیلات دەست پێ دەکەین ئەوەی ئەمان خوڵقاندویانە واتە ئەمان سەرچاوی دروستکردنی کێشە بوون کە لەگەڵ ناوەندا نەیانتوانیوە بگەنە ئەنجامێک هەردوو لە ڕێز لە دەستوری عێراقی بگرن کە هەموو لایەنەکان واژۆیان لەسەر کردووە و متفق بن لەسەری ئێمە دەمانەوێت بە شێوازێک لە حکومڕانی بڕوانین کە چەمکی دیموکراسی باڵاترین چەمک بێت لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بۆیە حەز دەکەم بە هەموو لایەنە سیاسیەکان بڵێن ئێمە وەکو جوڵانەوەی نوێ بۆ ڕکابەری سیاسی هاتوین نەک سڕینەوەی بەرامبەر بۆیە ڕکابەری سیاسی واتە کێ دەتوانێت خزمەتی زیاتر بە گەل و نیشتمانەکەی بکات ئەوە متمانەی کۆمەڵگە بەدەست دێنێت ئەوەی کە فاکتەری بەهێز بێت بۆ سەرخستنی ئەم پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی عێراق سەرەتا بە بۆچوونی من بوونی ڕاگەیاندنێکی ئازاد و بێلایەنە بۆ ئەوەی پرۆسەکە دیموکراسیانە بێت چونکە کە ڕاگەیاندنێکی بێلایەنت هەبوو ئەو کاتە تاک دوور لە دەمارگیری و سۆز بڕیاری دروست لە داهاتووی خۆی دەدات بەڵام ئەوەی کێشەیە لە کوردستان بەداخەوە زۆربەی هەرە زۆری ڕاگەیاندنەکان ڕاگەیاندنی حیزبین کە ئەمەش چاواشە بە دوای خۆی دادێنێت بۆ بەڵام ئێستا ئەوەش تەلەڤیزیۆنتانەیە کاک کامەران دەتوانین لە ڕێگەی تەلەڤیزیۆن و میدیاکانی خۆتانەوە دەنگی خۆتان بگێنن بۆ داڕێژرا و لەبەرەوە ئێمە مەبەستمان خزمەتکردنە مەبەستمان ئیدارەدان و کارگێڕیە لە کوردستاندا نەک بازرگانیکردن ئێمە ئاشتیمان دابەش کردووە بەسەر ئاشتی ناوخۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ ئاشتی ئێمە لەگەڵ ناوچە جێناکۆکەکان ئاشتی کوردستان لەگەڵ ناوەند کە بەغدا دەگرێتەوە لەگەڵ ئاشتی لەگەڵ وڵاتانی دراوسێدا
بۆیە ئەمە لە کۆی گشتی بەرنمەیە ئێمە دەتوانین هەنگاو بە هەنگاو بۆی بچینە پێش لەبەرەوەی بە پلان و بەرنامە هەنگاوەکانمان دەنین نەک ئەوەی کە هەنگاوێکی خودپەسەندی لەلایەن کەسێکەوە کە ڕیفراندۆم دەرەنجامی ئەم دۆخەی ئێستا ئێمەیتیان کە هیچ کەسێک مافی نییە وەکو هاوڵاتی موچە وەکو خۆی بە هاوڵاتی ناگات هەر ڕۆژە و دەستەواژەیەک بەکاردەهێنرێت بەرامبەر بە هاوڵاتی ینی سەرۆکوەزیران بەڕێز نێچیر بەرزانی دەڵێت ئەگەر ئێمە خۆپیشاندەر ببینین تونند و تیژی دەکات بە هەمان شێوە ڕەفتار دەکەین ئەمە خۆی لە خۆیدا هەمویان ئاماژەی مەترسیدارن بۆ ئەوەی کە تۆ ئەگەر بتێوێت لە کەسانی حکومڕان بڕوانی دەبینیت بە نەفەسی حیزبیەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیاندا دەکەن بۆیە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ ئێمە دەمانەوێت لە ڕێی بەدەستێنانی متمانەی زۆرینەی هاوڵاتیانی خۆمان کللتوری یەک حیزبی دابێنین لە کوردستاندا ئەویش لە پێناو ئەوەی کە یەک حیزب دەچێتە ژێرباری هەموو شکستەکانەوە مەبەستت لە یەک حەزب چیەکە کامەران یەک حەزب ێستا هەندێک کەس لەوانەیەوە تێبگا سیستەمی تاک حەزب و تاک دەسەڵاتی بێ نەک وەکو ئێستەی کە هەموو حیزبەکان لەسەر پشکی خۆیان ڕاهاتوون هەر یەکە کاتێک شکستێک دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان هەر کەسە و خۆی بە شێوازێک لە لێپرسینەوە دەرباز دەکات بۆیە ئەو شێوازی بەدەستێنانی زۆرینەی متمانەی هاوڵاتیان کوردستان بەرەو سەقامگیری دەبات ئێمە لە هەوڵی ئەوەداین زۆرترین هاوڵاتی دەنگی بەدەست بێنین بۆ ئەوی بتوانین حکومڕانی و فەرمانڕەوایەتیەکی مۆدێرن و سەردەمیانە لە هەرێمی کوردستان پیادە بکەین. زۆر باشە کاک دکتۆر کامەران بەرواری من پرسیارێکی دیکە بکەم ئەڵبەتە پرسیاریشە بۆ زۆرێک لە بینەران و چەند نامەیەکیشم بۆ هاتووە لەسەرەوە چۆن بوو تەفگەری ئازادی و بەرەی دیموکراسی گەل لەگەڵ جوڵانەوەی نەوەی نوێ چوونە نێو لیستێکی هاوبەشەوە زۆر کەس گلەی لێەوە دەکەن کە بەم هاوپەیمانیە کە کردوتانە چۆن وەڵام ئێمە دەدەنەوە چۆنیش پێتان وایە کە کارێکی ڕاست و دروستان کردووە یا بە شێوازێکی دیکە تا ئەوەی خەڵک پێی هەرز بکرێ وەڵامتان چییە؟ بڵێ بباوەرامە وەکو ئەم بزاوەکە ڕزگاری خاز کوردستانی ئەمەزن و باشووری کوردستانێژی جهێ خەبات و تێکۆشینامە دیارە هەڵوێستێت مەیە نەتەوەی نیشتیمانی دیارن پرۆژێمەیە سیاسی دیموکراسی دیارە فکر و فەلسەفە و دیتن و بیرو بچوونێمە دیارن شین تلێتمە لە هەموو کوردستان ئەمەزن و ئەوروپا جیهانی هەیە ji bo vêrê jî başûrê Kurdistanê ji her cihekî pitir pêwîstiya wê xebat û têkoşîn û berxwedan û karkirineka meydanî heye bêguman em caredî jî ketîne telbijartina da ji ber sextekariyê wan herçend em hemî cara deng têraxa û zêyatir jî înayne bes nehêlane ew deng biçine sindoqa da ew sindoqê xelkî deng têrin tê da ew çûne cihaz sotin û ew sindoqê baregaya hizbat hatine dagirtinê birine komisyonê vê carê sîstem hata guhorînê jiyan hata guhorînê cihan hata guhorînê xelkê devera behdîna û herêma Kurdistanê başûr baştir desthilatê digihên Şahswar Abdulwahid an colanewey newey nûyê komeka gencayan jî hereketeka azadîxwaza nûne destê wan bi xwîna Kurda sor nebûne gendalî nekiriye fesadî nekiriye xıyanet nekiriye û li cihê hindê sermayedar û berpirsê Kurd milk û malê vî milletî bidizin û bêxnet berjewendiya xwe ya hezbî da şahswarî û vê hereketa colanewey nûê milk û mal û kesayetiya xwe xistet berjewendiya gel û welat da dîsan jî me her sê hêza beşdarî hikûmetê da nekiriye û gendalê jî layê me çê nebûye servan servî binemayî serbinemayê paşerojê û xizmetkirinê û hindek dîtin û bîr û boçûna nî em ser bernamekî hilbijartinê em nebûyne êk hezib سێ حزب ئەم نەبووینە یەک حزب هەر حزبەمە سەربەخۆنە و جدایە و کارێمەیە سیاسەتی و حزباتی جدایە لێ ئەمە هەفپەیمانیەکە یا نیشتیمانی چێکریە یا سیاسی دیموکراسی سەر ئەستی عێراقی و کوردستانê بۆ هەلبژاردنێت عێراقی و کوردستانê و civadê parêzgehan û şaredariya û em bawerên jî hevpeymaniyê tosa serbingehekê paqij pêwîstin li Kurdistanê bênekirinê
و ئەڤەژی دەبیتە پێنگاوە ئێکێ کو ئەم باوەریە بۆ ملەتی بزڤڕین نەبە چونکو ما هەف پەیمانیت گەل هەر هێزێکا دیکرد بە دا هەف پەیمانێکا شکستی خوار بیت بۆ نمونە ئەف پارتیە سیاسیت نهەش بلیمە مەیدانێدا هەموو وەکو سێڤێکێنە توبکە 4-5 کەر بەلێ توێ سێڤێدا هەموو کرم هەنە كلمة رزيد في سي في دار چون اشرحكي بو چونكي تنشي بجي افكار سي في باشترا اوج في باشترا چونكو او سيف همو يك سيف او بنوي يك او اصلي يك او همو تجي كرمو كيزا بل هند او سيف همو بكير خارنه وبكير استهلاك بشري ناهد بو به چنده جيما او برياره دا و برياره کا جريئه ببارامه پيست خلق كردستان همو دلنيابن نبري ديمقراطي قالو نتفكر ازادي نجيش شاسوار عبد الواحد نام خیانت الکسکت که نجیل سر حسابا وانو کساتیانو دنگتون چنت پارلمانی دا انشالله قوتا خوده ام ده بوان دیار کین که دنگ وان وی جاره ده گوران کاریکا مزن یا سیاسی لکردستان و لعراق چکتو پشیمانی دنگ خواه نابن. باشد که کامران گلپی بێمەوە لای بەڕێزت گەرەکما بە هۆرامی جە بەڕێزیت پەرس و بەڕێزیشت بە هۆرامی وەڵام دەیە سپاست کرد و پەیام تا بە هۆرامی پێخەڵک و هۆرامانی هۆرامیەکە سلێمانی هۆرامیەکە هۆلیری کەرکووکی هەڵەبجەی چێشە یانیشمە چێش شاپنەماژدێ مەسەن فرێو چانیشا تایسە جە دلێ پارتەکە تەریە نەخەبات شاکردن دەنگ شاپێ عیشا بیەنجە خولەکاویێردە و پەرلەمان و عێراقی وەرپاسە پەرلەمان و هەرێمی کوردستانیانی جارێ داخوازی شمە چێشا پێ عیشاوە شمە چێشتان پێ هۆرامیەکە بەڵێ دەسەوەش بوون هەرمانێ فرەخاسەکردە سڵام و ڕێز و وەشەویستیم پێیگرد و هەورامیەکە سەرزەمینەنە هامڕاوەشەویستی کە ئینێ تاراوگەنە ژیان گوزەرنەوە تاوانشە کلتور و فەرهەنگ و زوانی شیرین و هەورامی پارێزنا هەر پاسە ڕێز و سڵامم پێی گرد و هەورامیەکە پانیشتی وەرکەوتی کە گردما ئینامی پێوەرە و هەست و هەورامی بیەی ئانە جوڵنۆما کە تاومێ خزمەتێ زیاتر بە خاکی و ئاوی و ژینگەی کەرمێنە ئاروچکە ئی فرسەتە ئامان وەرەوە من پسە کامەران گوڵپی چانن فرە و وەشەویسا بشناسام کە داکارە سەرسەخت بێنە پێی پێگهاتا کە چێردەسێنێ سەرتۆپ و ئانیشایچە کە میلەت و هەورامانە ئێمە وەروانەی پاشخانێ مێژوویما هەن حەزکەرمێ ئا دیموکراسیە ئا ژیوای و پێوەرەبیەیە ئێمە پەنەژیاوێنمێ کۆمەڵگەی کوردی چش پەنەیاوەنمێ یعنی ئێمەی هەورامی گەرەکمانە کۆمەڵگەی کوردی کە حیزبەکە ئاردنەرە سەر و زۆنی و ناوچەگەری و شارچیەتی ئێمەی هەورامی گەرەکمانە ئانەشا پەنەواچمێنە کە چێو لای مشۆم ئێمە ڕۆ ژیان و پێوەرە ژیوای کریێمێوە من چەم و گردی ماچکەرونە داواکەر و گر هەورامیە کە ئینا هەر لایەنێ سیاسینە ئازاد و سربەستە کە چەنی هەرمانەکەرونە بەڵام ئیجارە بە دەستکەرمێ دەسویۆترینی و نمانەرێ هەرەقەتینی وێ ماچیانمێ پەرلەمان و عێراقی کە تاومێ چاگۆ بە پاو دەستور و یاسای ئامافێ کە چێگە بە کللتوری حیزبی دماکەوتەیی جە ئێمە سنیێنێەوە ماوە 27 ساڵان ئێمە بێ بەشێن مێجە ئەداکردەی فەرهەنگ و زمان وێمە تاومێ جەبەغانە جەڕا و دەنگ و وەشەویساوە من تاو نمانەریە هەرەقەتین تاکەر و هەر ئانەیچە کە من تاوانم جغرافیا و هەورامانی وەشەویستینە پۆستەر و فلێکسی وەرم واستێنێ تەنیا کامەرانە کە بە زوانی شیرین و وێمان نووسن و گەرەکمان نمانەر و شمە بوو نەک نمانەری حیزبی ئێمە جوڵانەوە نەوەی نوێ جوڵانەوە گرد و پێگەهاتەکان جوڵانەوە سەرتاسەریە هیچ ئایدیا و ئینتیمایە نەتەوەی مەزهەبی ئیچیوا بە هەند مەگیرۆنە چەترە ئێمە چەترە ئینسانی دۆسینە داواتەوە نەکەر و بائی هەنگامی کە ئێمە دەسمادێنە ڕێچکە ماڕمێنەوە چی کولتورە دماکەوتەوە حیزبایەتی بەیمێ بەرەوە تاو مێگردما پێوەرە ژیانێ وەشگوزەران پێی نەوەکە داهاتویشما بارمێنە ئێمە بەژوریەنمێ چی پانیشتەنە با ئیجارە تاومێ بە خاوەن بەرگنمێ جەوێمە تاوەکو جەپێگەی فەرمینە هەنگام بە هەنگام ئیتر نەگەڵمێ پێی ژووی باسوێ ماکەرمێ چێگۆ دەستپەنەکەرمێنە و تاومێ نەوەکامە بارمێ سەر و ئانەی کە ژیان و پێوەرە ژیوای ئەگەر هەورامی جە کوردستانی بڕیۆ یعنی کوردستان بە ناتەمامی منەوە ئێمە گەرەکمانە جەڕۆ و ژینگەیەوە پێسە هەورامی کوردستانی گرت کەرمێ بە هەورامان فرەخاسە کامەران دکتۆر کامەران بەرواری کاتەکەم تەواو بووە گەر بە لە 50 سانیەدا دواییم
قسەت هەبێ سپاست دەکەم. وڵا پەیوا من یاداویە ئەوەیە ئەم داخوازێ ji خەلکێ بە ڕێزێ عێراقێ بگشتی و کوردستانê bi taybetî dikein vê carê vê hêza taze biceribînin û tecrîbe bikin û dengê xwe bidene lîsta newey nûê bi taybetî jî li behdînan ku ez kandîdê ji mareyekî Moserûkê lîsta newey nûê me li behdîna ji bo em bikarîn xizmetekê pêşkêşî xelkê Başûrê Kurdistanê bi giştî û bi taybetî jî devera behdîna bikein çunku devera behdîna ji hemû Iraqê pitir pêwîstî bi xizmetê ye û pêwîstî bi hindê ye xebat û têkoşîn û qurbanîdan bû vê deverê bête kirinê hêvîdarîn em bişên vî erkî rabîn û em cihê baweriya xelkê behdînan bîn her wekî berîn û ke em cihê baweriya wan. بەڵێ باشە زۆر زۆر سپاست دەکەین بەڕێز دکتۆر کامەران بەرواری کە لە دهۆکەوە لەگەڵمان بەشدار بووی هەروە بەڕێز کامەران گوڵپی کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵماندا بەشدار بووین زۆر سپاسی خاتوو ڕێزان محەممەد ڕۆژنامەوانیش دەکەین کە لە باشووری کوردستان و لەگەڵماندا بەشدار بوو تا بە یەگەشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.